ژنێکی ڕەشپێست بەرەو کۆشکی سپی هەنگاو دەنێت. کامەلا چاوی لە گۆڕینی مێژووی ئەمریکایە. گێمی دووەمی یاریەکە بۆ ترامپ قورس بوو. دوای کشانەوەی بایدن، ترامپ لە بەردەم شەڕی ژنێکی ئەفریقیدایە. شەوی ڕابردوو کشانەوەی جۆ بایدن لە کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا سەرچاپای یاریەکەی گۆڕی و گەڕێکی دیکەی سەختی بانگەشەکان دەستی پێکرد. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە تویتێک کشانەوەی خۆی لە کێبڕکێی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ڕاگەیاند و وتی لە پێناو بەرژەوەندی گەلی ئەمریکا و دیموکراتەکان دەکشێمەوە. دوای کشانەوەشی بایدن پشتگیری خۆی بۆ کامالا هاریسی جێگری دەربڕی. بۆیە هەر زوو چاوەکان چوونە سەر ژنە ڕەشپێستەکەی جێگری سەرۆکی ئێستای ئەمریکا. کامالا هاریس جێگری سەرۆکی ئەمریکا ئێستا چاوی لەوەیە بچێتە کۆشکی سپی. کامالا هەرچەند لەلایەن حیزبەکەیەوە بە فەرمی کاندید نەکراوە، بەڵام دەربڕینی پشتیوانیەکەی بایدن پێناچێت هەروە بێهۆ بێت و پێدەچێت لە پشتی پەردەوە بڕیارەکە درابێت. پرسی کشانەوەی بایدن دوای شکستهێنانی لە دیبەیتەکەی لەگەڵ ترامپ وروژێنرا. دیموکراتەکان داوایان لە بایدن کرد بکشێتەوە. ئاماژەکانیش وان کە کشانەوەی بایدن تاکتیکی و پلان بۆ دانراو بووە، بۆیە بەهێمنی کشایەوە. ئێستا ئیتر چاوەکان لەسەر کامالا هاریسن. دیموکراتەکان دەیانەوێت گێمی دووەمی یاریەکە لە ترامپ ببەنەوە. هەر بەڕاستیش گێمی دووەمی یاریەکە بۆ ترامپ قورس و هەستیار بووە. ترامپ چاوەڕێ بوو بە ئاسانی سەرکەوێت بەسەر بایدندا و خاڵە لاوازەکانی بکاتە پەیژەی سەرکەوتن. بەڵامی تر بایدن کاندید نییە و ترامپ دەبێت خۆی بۆ شەڕ و ململانەیەکی قۆرس لەگەڵ کامالا هاریس و دیموکراتەکان ئامادە بکات. کامالا هاریس دوای هیلاری کلینتۆن دەبێتە دووەم ژن کە کاندیدی سەرۆکی وڵات بێت. کامالا دەیەوێت مێژووی وڵاتەکە دەستکاری بکات و ببێتە یەکەم ژن لە مێژووی ئەمریکادا وەک سەرۆک بچێتە کۆشکی سپی. کامالای تەمەن 59 ساڵ هەر دوای کشانەوەی بایدن کەمپینی هەڵبژاردننی دەست پێ کرد. زۆرترین پێشوازیش لە کەمپینەکەی کرا. کامالا بەڕەگەز ئەفریقی و خەڵکی جامایکایە. ئەو دووجار هاوسەرگیری کردووە و لە هاوسەری ئێستای دایکی منداڵێکە. ئەو سیاسەتمەدار و پارێزەر بووە. ماوەیەک لە کالیفۆرنیا داواکاری گشتی بووە. سەرمایەی خۆی و هاوسەرەکەی بە 6 میلیۆن دۆلار دەخەمڵێنرێت. با کەسێکی خۆشەویست لە ناو خەڵکدا ناسراوە. چاوەڕێش دەکرێت تا هەفتەی داهاتوو دیموکراتەکان بە فەرمی کاندیدکردنی بۆ سەرۆکایەتی ئەمریکا ڕابگەێنن. هەرچۆنێک بێت دیموکراتەکان هاوکێشەی یاریەکەی ئەنگۆڕی. گێمی دووەمی یاریەکە بۆ کۆماریەکان و ترامپ قورس دەبێت. هەرچەندە دۆناڵد ترامپ و تیمەکەی ئامادەیان بۆ ڕوبەڕووبوونەوەی کامالا هاریس دەربڕیوە و ترامپ دەڵێت ئامادەی دیبەیتە. بەڵام پێناچێت چیتر کامالا پارواسانەکە بێت بۆ ترامپ و دەبێت شەڕ و ململانەی قورس بکات تا بتوانێت کلیلی چوونە کۆشکی سپی لە گیرفانی ژنە بەڕەگەز ئەفریقیەکە دەربهێنێت.